پیرۆزبایی سەری ساڵ ئاراستەی سەرجەم خەڵکی کوردستانەکەم لە هەرجێگەیەکی پارچەی کوردستان بنەوە بە تایبەتی هونەرمەندانی کوردستان. هیوادارم ئەم ساڵ ببێتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان و بە تایبەتی بۆ هەر چوار پارچەی کوردستانی. بەبوونی هاتنی ساڵی 2020وانێ کە ساڵێکی نوێیە پیرۆزباییەکی زۆر گەرم سەرەتا لە هاوسەرەکەم و لە بیبێ تازەکەمانەکەین و لە هەموو کەس و کارەکەم و لە هەموو خەڵکی کوردستان. هەستاین بە ئاهەنگێک بۆ دڵخۆشکردنی ئەم مناڵانە بێگومان ئەوانیش پێیان خۆشە هەست بکەن بزانن سەری ساڵ چییە و یا بۆنەوە ئاهەنگەکان چییە. زۆر سپاسی ئەم گەنجە بە ڕێزاناکەم کە ڕێزیان لەم مناڵە خاوەن پێداویستە تایبەتانە گرت و هاستن بە ئاهەنگێکی زۆر خۆش بۆ ئەم مناڵانە و دیاریان پێشکەشیان کرد. بەسەردانێگاتون بۆ ئێرانە بۆ ئەوەی کەوا ساتێک بتوانین خۆشی بخێنە سەر لێوی ئەو مناڵانێکەوە ئەلم سنتەرێن بۆ چارەسەرکردن. هەروەها هاتوین بۆ ئێرانە بۆ ببوونەی سەری ساڵەوە ئاهەنگێکی خەنجیلانەمان بۆیان ساز کردن. گروپ ما به سه ازمانا اسرانا دبیجیتن فارسی، ترکی و کردی و انهبیدارن همون تماشاوانا که به ریگی دا آری کای بن کم بشین موسیقی ها به شهره به اتحاد به دست گرتن نه دست بردانه و به قول معروف شوله که دوز ام ببنه پیش و ایشالله به ریگی دا همون هنرمند دا ان آی کای بابن. علمیه از سه جمعیت فارس زبان و ترک زبان و کرد زبان تشکیل شده. به خاطر همین ما گروه موسیقیمون رو سعی کردیم که به این سه تا زبان تشکیل بدیم که بتونیم خودمون رو بتونیم گروهمون رو مطرح کنیم.